بەڵێ عزیزان لەگەڵەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری زنجیرە بەرنامەی کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی ئێستا بۆ بەشی دووەمی بەرنامەکان هاوڕێ بەکر ئەحمەدم لەگەڵایە. بەکرم کاتت باش بە خێراتی سپاس کە داوەتی منە قبول کرد. هەربژی بەکر وتارێکی کۆنی تۆم بینی کە پێم وابێ دووبارە خۆشت بڵاوت کردوتەوە بە ناوی غەزەبی هەڵەبجە و ئاوشویس لە غەزەدا. ئەم وتارە قسە لەسەر دوو پێکهات و دوو بڵین عنسورەکە لە عناسرەکانی ئەو تراجیدیای کە لە غەزەیاژی لە غەزەیە ئێمە ئەیبینین یاخود خەڵکی غەزەی تیاژی. یەکێکیان ئاوشویتسە، ئەوەی کە بڵین فڕنەکانی سووتاندن و خنکاندنی بە کۆمەڵی خەڵکانی یەهودی، ئەوی تریان غەزەبی هەڵەبجەیە. تۆ هەردووچی لە غەزەیە ئەبینیتەوە. پێم خۆشە هەر سەبارەت بە وتارە کەمێک بۆم بدوێ دواتر پرسیاری ترمەوێت سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ڕۆدا لە غەزە. ئەزانی چ شەماڵجان ساڵی 2007 بوو گەرمەی شەڕی پێشتری غەزە و ئەسرائیل بوو. هاوڵاتی لەسەر سایت ڕاپرسێکی بڵاو کردبووە لەم شەڕەیە لایەنگری چی لا شتانی کە لە هەموو سەحافی عالەمی هەیە لە 1963 خەڵک ئەوەی جوابیا بووە، نازانم حسابەتەکە 3000 کە جوابیا بووە، وتویان لایەنگری ئیسرائیلین لە کەمتریشی لە چەندێکی تری لایەنگری هین غەزە بوو. تەمان وەکو فوتبۆڵێنی لاتەوە تەمان لە مەسایلی سیاسی پرسیارە ناکرێت، بەڵام ئیتر کردویان و جا سەیرەکەشەوە بوو کە یعنی بۆ من پرسیار بوو چیوە کە ئەمنەوە لە سۆزداری بۆ ئیسرائیل لە کوردستانە مەگە بەهێز بێ، یعنی ئەمە چ خێروبێرێکمان لە ئیسرائیل بردووە کە ئیتر سەری هەستی پێیەکەی من ناچمەوە تەفاسیلی وردی هینەکە. ناوی مقالەکە زۆر غەریبە، خۆش و بیرەکەم ئینسان بەعزەجا عاقڵە بیرەکەوە خۆ ڕۆژگارە عاقڵ بوو شتی سێرم وتووە. ئەڵێ غەزەبی هەڵەبجە و ئاوشویس لە غەزە. کورد پێی وایە بۆ ئێمە لێمان قەوماوە و خوێنمان ڕژاوە و چیماییمان بەسەراکراوە و چیمان لێ کردو. زۆر جار ئەحساسێکرد لا دروستە بێت کە لە بەرامبەر مێنێتی خەڵکی ترە ئەم قسەیەکەی کورە کوردی ژوای لێ هاتە چاوی عەندەرێ بە ئاوی ژوای لێ بێ. ئەزای بەسم چۆنە من ئەم قسەی ئەو وەختەی ئێمە هەڵەبجەمان لێ قەوما یاسر عەرەفات بوتی بیستومە کە غازیان ڕۆشتووە و مێرولیان کوشتووە یا نازان مێشولیان کوشتووە، گوایە ئەو کاوای بووتوی تر تەبریەکە ئێمەش بەسەرکە موقف ئەوەی کە منێ ڕوونی کەمەوە لەسەر موقفی ئەم ئەو نیە ئەمە ڕەتفعلێکی سایکۆلۆجی ئینسانی ئێمەیە. مثلا من بیرمێ لەسەر کەشتەکانی ئەڵمانیا ئیش بەکرد، ئەو شەوەی ئێمە لە دەریایە بووین ئیستۆنیا غەرق بوو، ئیستۆنیا لەم بەرەو لەبەنی فنلاندا و سویدا غەرق بوو. ئیتر من ماوەی خۆم لەسەر باخیرە ئیشمە کرد بێتاقەت بووم بۆی کە چی بۆ چینە بۆ چۆن گوزەراوەمانە کابراکۆ تێمەچێ بۆ خاتری خوادارێ ئەڵێ دنیا بە کۆڵتۆ گرتووە بۆ کورد ئەوەنگەتیا چوە لە ئەڵەبجە و چی شێمە ئەم نەوع لە ئەحساس ئەگەر چی وەکو قسەیشی عادیە وترێ لە لاوەعی ناوشێری ئەمە ئامادەی هەیە. ئەنجا ئەوەی کە من لە وتاراییمەوە باشە من لێمان قەوماوە پێشمان خۆش لا بەلا ئەگەرێکی تریش دەی قەومێت شێخ و کوردی لێ قەواش لایەن قەومێت تێگەی بەسم چۆنە ئەمە بە سویدی پێڵە زۆر ئەو خێلدی یعنی زۆر دەربڕینێکی زۆر بێتاوانانە. لەو بەرەوە ئیسرائیل وەکو دەوڵەتێک هەموو دەوڵەتی ئیسرائیل لەسەر ترس دروست بووە. بەزانین چۆنە ئاوشویس کە قەتوعامی جوولەکەکانە بێ 6 ملیۆن جوولەکەتیان ناچێت ئەبێتە سیاسەتی مانەوەی جوو کە یەک لەحزە چاومان خافڵکەین بەو شەزانێک کە خۆی وڵاتێکی داگیر کردووە یەک لەحزە چاو خافڵکەین ئەخورێن دیگە نووسم چۆنە یعنی ئەمە کارێکی وای کردووە کە هەمیشە سیاسەتی زۆر تونگی هەبێ بەرامبەر بە خەڵک. بەڵام لە شەڕی غەزەی ئەو زەمانەیە کارێکی کردبوو کە دوو قوربانی یەکیان ئێمەین یەکیان ئەو بەرە هەردوو لامان لە بەرامبەر قوربانیشرا دانیشتون خەریکە چەپڵە لێن و من بە قوربانیونی خۆم کە لێم قەوماوەیان ڕێگە خەڵکی تریش لێ قەومەوە کەی مشکلێ و ئێمە چەند ساڵە لێمانە کوژدان فارمە لێکراوە وامان لێکراوە وامان لێکراوە جوولەکەش لەو بەرەوەی کە ئاوشویسی لێکراوە کە هەستەکەی بە دوو جۆر لە دوو کەناڵی جیاوازەوە ئین و لە بەرامبەر قەتوعامێکە کە ئەگزەرێت چاوپۆشیەکەین. ئەمە محتەوای وتاری یەکەمی کۆنی کە 2007 نووسیومە بێگومانە و ڕۆژگارانە ڕۆژنامەی ئاڵای ئازادیە بڵاوکرایە نازەم کەس بینێت و کەس نەیبینێت، بەڵام ئیتر
بعضی لەحەزاتی مێژووی هەن ئینسان هەستەکە کە ئەبێ قسە بکەی، یعنی من ئێستا سێرم لێ ئێمە کە ئەو هەموو لێ قەوما من حەقم چی ئەسەر ئافات دوو لە ڕووی تۆ کەلەیەکی شکانەوە قسەیکی قەلەق و مەلەقی کردو و یانەوەی کە هەمیشە ئێمە پێوەرەکانمانەوەی فڵانکە لەسەر کورد چی وتووە تێگەی یعنی کابرای خەڵاتی نۆبڵ وەرەگرێت لەسەر کورد چی وتۆ چاوی دەرەی چی وتۆ چ مشکلێکی منە، یعنی تۆ بووە هەچ کەسێ لەم سەر دنیایەوە هەڵسێتە بێت لە بەرامبەر کووردا موقفێکی نوان بێ تێگەی وەسم چۆنە خۆی ئەم چاوەڕوانیکردە بەڕێی من سواڵی هینە بەزەی بە خۆتا هاتنەوەیە لای ئێمە قوربانی بوون هینە نەوەیەکە بۆ بە سیاست یعنی بەڕێی من قوربانی بوون هینە نوع لە پەرچەمە ڕایەوەشین لە سویدا لە کولتوری زمانی سویدیا پێڵەن ئۆفەرکۆفتە ینی پێڵە بابە چاکەتی قوربانی بوون داماڵە ناتکرێ هەمیشە وەکو قوربانی بسۆڕێتەوە و پێدوا بشتێکی واکەی من لەو وتارە کۆنەیە وسایە باسێکی واکەم کە لەم ڕۆژە بە هەمان شێوە ئەمڕۆ دۆخێکی تر هەیە ئەین بە بڕای من تەماشایەکی کوردستانکەی کە زۆر مؤتەسیر نییە بە ئەعلامی عالەمی بەو شێوەیە کە تۆ خەریکی CNN و BBC و نازانم سکای نیوز و چی شێمانەی بەڵام ئەو ئۆپنیون و ئەو نارەتیڤێکە لە کوردستانە زاڵە ئێستا هیچی لە شارەی ئیسرائیلێچێ ینی بەڕێ ئێستا لە ئیسرائیل لە بەرنامەکەی پێشووتریشا لەگەڵ هاوڕێ عوسمان باسم کرد دوێنێ شەو لە ئیسرائیل هەزاران کەس هاتوونەتە سەر جادە داوایان کردووە کە دەست بەجێ ئەم شەڕە ڕابگیرێ و داوایان کردووە کە نەتانیاهۆ هەر کارێکی لە دەست دێبیکا بۆی کەوا ئەو کەسانی کە بەدیل گیراون لەلایەن حەماسەوە وەربگیرێت ینی بە جۆرە لە جۆرەکان خەڵک لە ناو تەل ئەبیبە ئەمڕۆ لە خەڵکی کورد زمانەوەی کە ئەیبینین لەسەر سۆشیال میدیا زۆر ڕادیکالتر و ئینسانیتر بیرەکەنەوە کە تاوانەکە بەرامبەر بە خۆیان ئەنجامدراوە بەڵام لەوێ هەڵوێستەکە زۆر ئینسانیتر ئەبینی لێرە تۆ پۆستێک بڵاوکەرەوە بۆ پشتیوانیکردن لە غەزە لە هەزار لاوە جنێوە بۆ دێوە خەڵکانێکی زۆر پێیان وایە ئەسڵەن باسکردن لەسەر غەزەوە ئەوانە بە جۆرە لە جۆرەکان شتێکی بێمانایە یاخود هاوکاریکردن لەگەڵ دوژمنانی کووردا یاخود ئەوان بۆ نەهاتن لەگەڵ قوربانیەکانی ئێمەیە ئین بکەن وەکەوەی کە مەسەن بۆ نەهاتن بۆ تعزیەکەمان ناچین بۆ تعزیەکەیان ینی کە ئەنەوە مەسەلەن ئەوە نییە دەستەواییە ئەم جۆرە هەڵوێستانەوە نیە لە شین و شایی دەستەوایی وەکۆی دەستەواییە ئەوان بۆ ئێمە هاتن ئێمەش بۆ ئەوانە چین ئەوە کەی دیفاعن لە کورد کرد تا کورد دیفاعن لێ بکە ئەلەم بابەتە قسانە ئەکرێ بە حاڵ دەلالەت لە ئاستی نزمی بیرکردنەوە و هەڵوێستگیری و هەتەنان لە ڕووی مۆراڵیشەوە ئەو خەڵکاناکە کە لە بەرامبەر تاوانێکی قێزەونی ئاوایە کە تۆ ئەم هەموو کۆمەڵە مناڵا بینی لە غەزەیە لە خواردن لە ئاو لە کارەبا لە ئەنتەرنێت لە دەرمان لە هەموو پێداویستەکانی ژیان بێبارە کراون 2,200,000 کەس کە تاوانە بەزەوەی لەوێ لە دایک بووە بە حاڵ ئەمە شتێکە کە لە تەقبول ناکرێت بێمە سەر وتاری دووەمت بەکرد کە هەموو تارە چەند ڕۆژەی ڕابردوو بڵاو کردەوە بە ناوی دانی ئەژدیهات چاندن و نقمبوونی غەزە لە دەریادا باسەکە بە قسەیەکی زۆر این دەستپێکی زۆر سەرنجڕاکێش دەستپێکی کە هی ئیسحاق رابینە جا ئیسحاق رابین لە مێژووی ئیسرائیلدا بە کۆترەکان ناسراوە منیش پێم وایە ئەوە نییە لە بینی لە ناو جوڵانەوەی زانستیە بەشێک هەند جایەکەنەوە سقور والحەمائم یاخود داوەکان و کۆترەکان ئیسحاق رابین سەرنجام هەر بەدەستی هینەکانیش کوژرا بەدەستی تیرۆریستەکانی ئیسرائیل خۆی کوژرا کە لەبەرەوەی ئەیز لەگەڵ فەڵۆستینەکان ئەو هێنی ئیتفاقی ئۆسلۆ ئیمزایەکە لەگەڵ ئەو ئیمزایەکە ئەو لەگەڵ یاسر عەرەفاتا بە نەتیجە ئەگەن و خەریکن کۆتایی بەم کێشەیە دێنن و سەرنجام سەری خۆشی لە پێناویا دانا لەبەرەوەی ئیسرائیلەکان ئەمایان قبول نەبوو بەڵام هەر ئەو کەسە ئەڵێ شەوێک بەیانێک خەبەرم بوواتەوە ئیسرائیل لە ناو ئاوان نقم وایە نەمایە ئەمە قسەیەکی زۆر سەیرە ئەمە قسەیەکی زۆر سەیرە منیش بەلامەوە غەریب بوو کە رابین کردوێتی ئەگەر پێرێزیا کەسی تر بیکردایە سێرتەکە بەڵام ئەڵێ من هەموو ڕۆژە خەبەر مەبێتەوە ومێ دەخوازم هەستا بم و غەزە نەمابێ غەزە نقمی دەریا بوو بێ مشکلەکە شوەیە کە غەزا ئەگەر دیقەتی فەڵەستین بێ بەشێکی زۆر سەیری ئەوە ئیسرائیل هەمووی داگیر کردو لە زەفەی غەربی جاکراوەتەوە لە کەرتی خۆراوە جاکراوەتەوە خەتێکی باریکی شریتیە کە کەوێتە سەر دەریای ناوەڕاست
وهینیشە غەزە بەوەی کە محاصرە لە هەموو شوێنێکەوە زۆر ڕادیکال بووە، یعنی هەر ئەمەشەوە کاکە بۆ ئەوەی نقمبێ خۆتەدا ڕێژن یەکێک لەو خۆتانیانەوەیە کە حەماس بەهێزە، جەبهەی شەعبی بەهێزە، ئەحزابی مەدەنیتر بەهێزە، ئەو کاتە چاوپۆشیەکەن لە بەرامبەر دامەزرانی چالاکی ئیخوان موسلیمەکانە لە غەزا و لە پاڵی شایتر لە مقالەکە لە نیویۆرک تایمس هەیە کە ئەمە حقیقەتێکی نییە کە من دەرکان بێتە مەم حقیقەت دەدەنێک هەیە کە ئیسرائیل خۆی دەعم نا کۆمەک بە دامەزرانی هینەکات، کۆمەک بە دامەزرانی حەماسەکە وەکو زدە قوتبێک زدە هێزێک لە بەرامبەر هێزە مەدەنەکانی ترا وەکو بەشێ لەو معادلە سەقیفەیەکە لە شەڕی سادایە. شەماڵ ماوی لەگەڵم بەڵێ چۆن ڕسمەکانە ماوەم زانی وەکو هینم لە هاو مەبەسمۆیە ئەمە حقیقەتێک و بەشێ لە خۆتەیەکە کە لە وەدەکانە ئەویش بیرریە کاتەوە کە ئەم دەردیسەریی گەورەیە، دەردیسەریی گەورەیە بەوەی کە خزەنراوەتە وەکو پشیلێ خزەنراوەتە سوچێکەوە تەمان لە ئێستاە کە وەزئی غەزە لە 2007 لە دوای گرتنی حەماسەوە بۆ دەسەڵات لەوێ وەزئی تۆمتر بۆ تۆجینە پێشوەتری ژوا بووە، ینی تۆ بە سەرێکی کۆبانیکە سەرێکی کۆبانیکە لەو خراوەتە سوچێکەوە لە تەقسیمە ئیدارەتی سەقیفەکانیانە، ینی هیچ پەیوەندێکت بە عەرزی ناوچەکانی تری کوردستانەوە نییە. ئەزای بەسم چۆنە ئەم نەوعە لە تەقسیمکردنی جوغرافی هەمیشە ئەبێتە فەریسەیەکی ئاسان بۆی هینیکێ، بەڵام مقاومەتێکی بەهێزی تایە ئەوە ژواکە کە غەزە تیا بچێ، ینی غەزە ڕۆژە هەستێت و نەمێنێ و بەڕێی من ئەم شەڕە لەسەر مانونەمانی غەزەیە سێرکە، ینی زای لەسەر مانونەمانی غەزە چییە؟ ئەو سیناریۆانەیە کە لە بەردەمان ئەکرێ ئیسرائیل بچێتە ناوە، ئەم بۆ مەحسجە دەڵێ بۆ ناچێتە ناوە، بچێتە ناوە شەڕێکی زۆر ماڵوێرانکەرانەیە یاوە تای گرێ و ئەبێتەوە منتقێکی داگیرکراو، ینی ئیسرائیل غەزا کاتەوە منتقێکی محتەلە و خۆی حاکمیەتێکە کە حاکمیەتێکی باش نییە، چونکە خەباتی فەڵەستین لە بیدایەتەوە تا ئەمسا ئیدارەیەکی یاوە تێ لە فەتح لە مۆتیقانەی خۆ ئەنکارادێ وەکو حکوومەتی هێرێم تۆزە خراپتر ئیدارەی خۆیانەکەن، ئەگەر ئەمە ئەڵتەرنەتیڤێکیانە بیگرێتەوە بچێتە ناوە خۆی بێ بە هێزی محتەل یانەوە تا بەڕێی من کە لەبەر سومعی نیونۆتەیوتی نایانەوە جینەوێ کە خەڵک بڕوابەرەوە ڕەفاح ئەنە چۆڵی کە بچن لەو دیوسیناوە کەم پێچان زانیی نەخشەکە ئەوەیە زانیی بەشێک لەو هاوڕیانە کە لەسەر مەزوی فەلەستین قساکەن ومانە لەمە تێناگەن کاتی خۆی یاسەر عەرەفاتی هەڕەشەی لە هینە کرد، هەڕەشەی لە ئیسرائیل کرد، ئەگەر یاسەر عەرەفات یا مەحموود عەباس بوو جارێک هەڕەشەیشیان لە ئیسرائیل کەوتیان ئەگەر ئەم مەوزوعە ئاوا بەردەوام بێ ئێمە لە تاگلایەنە ڕایەگەیەنی کابین بە بەشێک لە ئیسرائیل، ینی باشە ناڵێن دەوڵەتە دەوڵەتێکە ئێمەتان داگیر کردو ئەوە نەساڵە دێ باشە بمانکەن بە هاوڵاتی وڵاتە، یعنی ئیسرائیل نەوە تا ئەم ناوچەیە بەجێ بێڵێ زەویەکەی بەجێ بێڵێ ئەوەی کە ئیسرائیل ئەیکا لە فەڵەستینە نظامی ئاپارتایدیش لە جنوبی ئەفریقا نەیکردووە، یعنی تۆ وڵاتێک داگیر کردووە خەڵکەکەی لەوەیە ڕێگەی ژیانی پێنادەیت، جنوبی ئەفریقیا خەڵکەکانی بە مواتن قبول کرده بوو لە هەڵبژاردنانە نەتوانی بەشداریکەن، شعاری ئەوانی کە لە جنوبی ئەفریقا و ڕەشپێستەکانەوە بوو یەک هاوڵاتی یەک دەنگ یەک کەس یەک دەنگ، ئەمە شیعارەکەیان بوو، ینی هەر کەسەمان دەنگێکمان هەبێت و چۆن سپی پێستەکان دەنگیان لە ئینتیخابات و هەڵبژاردنەکەی ئەمەش بۆمان هەبێت دەنگ بێت. ئیسرائیل ئەمە ناکا لەگەڵ فەڵەستینەکانە نەیانکە بە هاوڵاتی ناو ئەم شوێنێکە داگیری کردووە، ئەوە لە کەیەوە 16ەوە ئێستا 50 چەند ساڵەوە بوو بە 55 ساڵی ڕێک 56 ساڵی ڕێک بەدەست ئیسرائیلەوەی ئەم زەویانە نەیانکە بە هاوڵاتی ئەم وڵاتە کە ئەو داگیری کردووە ناوە تا وازیشان لێنە بەجیانێڵێ کە وڵاتی خۆیان دروست کرد. ئەم جۆرە لە هین کە دروست کراوە دۆخ کە دروست کراوە دۆخێکی زۆر جەهەنەمیە، ینی تەسەوور کە قسە لەسەرەوەیە من فیلمێکم بینی لە هین لە شوێنێک ئاوا لە تیکتوکا بۆ پێمان بڵاو بووە لە مناڵێکی غەزا پەرسەر کە گەورە بوویەتێ بی بەچی ئەویش تۆزێک ڕاوەستێەوەوانە ئەڵێ ئێمە گەورە نابین، مناڵی غەزا گەورە نابن، ئێمە هەر بە مناڵێمان کوژن، پێی بۆ ناکا بیرکەمەوە کە گەورە بن بەم بچی. یعنی ئەم دۆخە بۆ ئەجیال لە دوای ئەجیال دروست کراوە چێن ئەوانی کە لە غەزەیە ئەژین، ینی ئەم مەسەلەی زۆر مهمە خەڵک بیزانێ، ئەوەی لە غەزەیە ئەژی ئەوانن کە لە یافا و لە حەیفا و لە
شارەکانی تری ئیسرائیلەوە بە زۆر دەرکراون هێنراون لەوێ لە ساڵی 1948 لەوێ دانراون بە حسابی ئەوەی کە ئەو شوێنانە بەجێ ئێڵن دوایە کە شەڕتەوا بوو ئەگەڕێنەوە هەتا ئێستا ئیسرائیل هێشتی خۆیان بێنەوە نێڵێ مناڵەکانیان و نەوەکانیشیان بگەڕێنەوە شوێنی خۆیان یعنی ئەساسەن ناوچەیەکی ئاوا پشکۆلە کە 2 ملیۆن و 200,000 کەسی تیاژیەوەوانە هەمویان پەنابەر و مهاجر و دەرکرا و ئاوارەی شوێنەکانی تری ناو فەڵەستین بەرحەڵ دوورم کردەوە بەس پێم خۆش بوو کە ئەم شێوازەکە باسەکرێت لەسەر ئیسرائیلوانە ڕۆشن بێت خەڵک یەکشت پێ من گوێم لە بەشە لە قسەکانی ئەمجد گرت کە بەیاننامەی حیزبی کۆمیستی کرێکاری ئەمڕۆ جیاوازترە لە هی یەکەمیان ئەوەیە کە نارۆتیڤ یعنی چیرۆکەکە حەقایەتەکە ئەم حەقایەتە لە بدایەتیەوە تا ئێستا تۆزی ئاڵۆگۆڕی بەسەر هاتۆ بەڵام سەردەم سالاری چیرۆکی نارەتیڤی شەڕەکە ئەوەی کە ئەم ئەزمەیە لە بۆمبارانی حەماسەوە لە 7 ئۆکتۆبەرەوە دەست پێیەکە ئەمە نارەتیڤی ئیسرائیل و ئەمریکایە و غەربە یعنی هەموو تراژیدیاکە لێرەوە دەست پێیەکە وەکوەوەی کە پێش ئەوە مێژوویەکی پشراو بێت و زەمینەیەکی نەبێت بەشێکی تریشی خودی مەساتی خەڵکی فەڵەستین وای کردووە کە نابابە ئەم مێژووە ڕەتی بە کەیسی قەزەی فەڵەستینی خۆیەوە هەیەی کە لە پێش 7 ئۆکتۆبەرەوەیە ئەم دوو حەقایەتە ئەم دوو چیرۆکە لە حالیان لە دنیا لە بەرابەرچیان لە ئاستی دەوڵەتانە مەواقفی وەزاراتی داخارجی و ڕوەسای عالەمیە ئەوەی کە بەغار بێڵێن ئەمە باسەکەن کە 7 ئۆکتۆبەر حماس مەجموعی خەڵکی سەر بڕیوە و حماسی ڕێکخراوێکی سەگ و سەگ بابە کردوێتی هەمومانە بینین و هەموو کەسێکیش ئەبێ دانەی کار ڕاستەوێ بەڵام ئەوەی کە تۆ ئەم مووقیفە لێرە ڕائەگری و ئەوی ترنابینی ئەمە ناخۆشە بەڵام ئێستا ئەم حەقایەتە خەریکە فەجوەیەکی تێکەوتووە هەم شارعی عالەمی بەرامبەری خەتوعامی بڵێن خەڵکو و ئەو هەموو کە ڕێگە نایە خۆراک بچێ خەریک حەقایەتەکە هەشکێ شکانی حەقایەتەکە ئیتر بە بڕای من ڕوتی ڕووداوەکانە گۆڕێ بەزیتر ئەوەیە ئەو کەسەی کە پێی وایە ڕووداوەکان لە 7 مانگە و پێی وایە ئینسان دۆستێکی زکا کە هەمومان پێمان ناخۆشە بم من هیچ پێم ناخۆشەکە من کەگە بۆ مناڵێکی ئیسرائیلی بۆ فەڵەستینی بگرم پێشم ناخۆش مناڵێک لە ئیسرائیلە کوژراوە ئەمە تۆزێ ئیتهام بەخشینەوەی بەرامبەرەوەی کەسێک کە پێی وایە نەخێر تۆزێ بچوو پێش 7 ئۆکتۆبەرەوە تێگەی مەسم چۆنە ئەم سێراعە لێرە گیری کردووە و لای خۆمان لە کوردستانە ئەگەر کوردستان گری چکە لە غەربیشەوە ئەم نەگەسەرێکی میدیای سویدەکەی خۆنالیستێکیانەیە کە کەناڵی ڕسمی دەوڵەتە ناوی سەمیرە بوعیدایەکێ لە باشترین خۆنالیستەکانی ئەم سوید وڵاتەیە 2 هەفتەیە بەسەر ڕووداوەکانی غەزایە تێپەڕێ ئێستاش تازە ئەچێ مقابلەی ئەوانەکە کە لە میهرەجانەکەی سەحراکەی دەوروبەری ئەم دی حدودەوە میهرەجانێکی گۆرانی بوو گوایە حەماس خەڵکێکی زۆری کوشتۆمانە ئەچێ مقابلەی کەس و کاریانەکە یعنی تۆ کاتێک خۆرنالیستێک تا ئەمڕۆ 2 هەفتە بەسەر ڕووداوەکانە تێ ئەپەڕێ کە هەزارەها تەن بۆم بەسەر دنیا غەزایە تەقررا ئەچیت و پێت وایە کە ئەم حەقایەتە لێرا وەستاوە تێگەی چیرۆکە لێرا وەستاوە ئیتر تۆ بە شوێن هینەوەی بە شوێن ئەهدافی سیاسی خۆتەوەی و پێشم وایە ئەزانی چی وەستان لە 7 ئۆکتۆبەرە گەڕانەوە بۆ پێش یا بۆ گەڕانەوە دوای مووقفی سیاسی تایەتە وەستان یعنیەوەی کە تۆ سەبارەت بە شەڕی تیرۆریستەکان ڕئیس چییە خەڵک هەیە پێنەڵێ ئەمە شەڕی دووکە ئەم شەڕە ئەم قسەیە ئەوەی کە داهێنانی چەپە پێم وانە هێزەکانی تروا بێ کەمتر وەکو تعبیرێک لە ئەدەبیاتی یەکێتی و پارتیە ئەتوان باسیکەن بەڵام مووقفێکە کە ناو چەپی ئێمە هەیە هەردوو تەرەفەکانیشی لەباری فعلیەوە حماس ڕێکخراوێکە تۆریستە بەشێک لە ئیسلامی سیاسیە سەربڕەکانی داعش وەم تیپ و لەوانن ئەگەرچی ڕاستی شتەوێ حماس بەر لەوەی وەک تێرەوری سەیریکەی کە لەبەر ئیسلامی سیاسیە بزوتنەوەیەکە لە ناو فەڵەستینە ناسیۆنالیزمی مەدەنی عەرەبی ینی ناسیۆنالیزمی ڕەوتی مدانیتەی عەرەبی کە ناسیۆنالیزمێکی وەکو فەتح و هێزەکانی تری ئەمانە کە شکستێنن ئیسلامی سیاسی هێتە پێشەوە لەسەر بوونی قەزەی فەڵەستینی قساکە من شتێکی زۆر خۆش بەراوردێکی زۆر کورتی بۆ باسەکەم لە بیدایەتێم شەڕە سەرۆقادر کە ڕئیس ئینستیتوتێکی پارتیە نووسی بوو ئەوەی کە لە غەزا ئەبزەرەوەی کە لە جوند ئیسلام لە بیارە و تێوەڵە کردیان ینی بەم شێوەیە مقارنەیەکە
يعني چۆن لە جوندی ئیسلام مەجموعی منطقەی داگیر کرد و حاکمیەتی خۆی دانا و ئاوا مقارنەی شەڕی غەزە بە فەڵەستینەکە. ئەمە چی بڵێم؟ ئەمەوە بڵێم کە ئەوان جوندی ئیسلام لەسەر ئەساسی سیستەمی میلی کورد دروست نەبوو بوون. تێگە بەسم چۆنە جوندی ئیسلام نەهاتوو بڵێ بە کوردایەتیەکەین یەکێتی و پارتیش کسێنێنا و درێژە بە خەبات زدی بۆ سیستەمی میلیەکەین، یعنی بزانین بەسم چۆنە هێزێک بوون هاتوون وەکو داعیشیان و دەسەڵاتی مەملەکەت ئیمارات دامەزرێنن. بەڵام حەماس بە هەموو خراپیەکی و کە من و تۆ زانین قسە لەسەر ڕێکخراوەکەی بکەین لە عمقی قەزەی فەڵەستینیەوە هاتووە. تێگەی ئای دوورێژەکەی ئیسلامیە شەڵا جەبەی شعبی بووە، شەڵا جەماعەتی کۆمیستەکان بوون ئەمانەت نەماون وەڵامیان پێ نەماوەتەوە زۆری ماون بەکرد ماون، بەڵام ماون ئیمکاناتێک ماون ئێستا لە هێزار لە ناو غەزەیە هەن و لە ناو شەڕانەشە وجودیان هەیەوانە، بەڵام ماون و کۆمەکی ئیسرائیلیان بۆ ناتووە پێیان نەکراوە، ماون و لە هیچ جێگایەکە ئاعترافی ڕسمیان پێ نەکراوە، ماون و کۆمەکی قەتەریان بۆ نایە، ماون و تورکیایان لە پاڵ نییە، ماون بۆ جۆرە ماون، ینی لە دۆخێکا ماون کە تعبیر لە اینەکەن، بەڵام ئەوەی کەوای کردووە لە جێگای چەپڕاست و ئەم ئیسلامێنە بێنەوە نابێ سەیری کیزانی لە پشتەوە چی هەیەوە چ ئەو نەخشانەیە کە گیانوێتی ئەم جێگایە. جا مەبەستم چییە؟ مەبەستمەوەیە کە حەماس بە هەموو سەگ و سەگبابێشەوە بەشێکە لە هێزێکە دیفاع لەواکە کە خەڵکی فەڵەستین ئەمە هەیە، ئەمە وەکو جوندی ئیسلام نییە کە هەرداوە ئیمارەتکە. تێگەی بەسەم چۆنە؟ یعنی فەرقێکی جیاوازیان هەیە. ئەمە شەوای کردووە کە چەندێک بۆ خەڵکێک کە پێی وایە کاری تێرۆرەکات تۆمانە، بەڵام بۆ خەڵکی کیشکە لە ناوەیە پێی وایە بەشێ لە مقاومەت لە بەرامبەر هینا ڕەنگە من و تۆ لەبارەی ئایدۆلۆژی ئەترافی پێ نەکەین، نەخ ئەمە قورسە. تێگەی بەسم چۆنە؟ ئەمە قورسەکە ئینسانێکە بەشێ لە بەرگای ئایدۆلۆژیەکانی خۆی داکەنێ ئاوا هي سيركا ئێستا مەقسەیەکەم ڕەنگە کەسی گوێ لەم ئاخاوتێ من و تۆ بێ زۆر تووڕە بێ کاکە تاڵەبانەکان کە هاتن نەوعێ لە ئیطمئنان و نەوعێ لە ستابیلیتی بۆ ئەفغانستان نەجێڕنەوە، وەحشن درندەن بەڵام لە بەرامبەر شا مەسعود و لە بەرامبەر هێزەکانی تراکەشە و ڕۆژکۆڵان و کۆڵان شەڕیان بۆ هاتن و ستابیلیتی تێنجێڕاوی تراتن فاشیزمێکیاندانە. بەڵام ئەمە وای کردووە کە لانیکەم لە ئەگرانێکیان نەبێت ترەوەی کە خەڵکە کوژن سەرە پەڕێنمانەوەی کردو خەڵک لی تۆقێتەوە، بەڵام لە ناو ئەمقی بزوتنمێکی مجتەماعەکانی خۆیانەوە هاتوون. بەس بۆکو وتمان ئەمە واقعەتەکەی کە ئێستا لە ساحەکەی بینین اینجا خۆش سەیریشی کە ئێستا ئەوەی جەدەل هاتوۆتە پێشەوە ئەوەیە ئیسرائیل بۆ دواکەوت لەوەی کە کۆتایی پێبێنە خۆ بە هەموو قسەی هەمویان بە هەڕەشەکانی ناتەنیاهۆ بەچێ و چۆماناڵێ بێ حەماس لە توپەتکرێ نامێنێت کە پێشم وایە هەموو کەسە پێی وایە هیچ ڕێکخراوێکی تێرۆریستی بەو بینەی خۆیەوە بە چەک لە ناو ناچێت. ئەمانە گەورە بنەزانی ئەم ێزانە بە چەک و کوتان بەسەریانە ئەشتا قسەیەکی هەیە ئەڵێ جێلێتی یانیەوەی بە هەمان ڕێگایە بڕێکە پێشتر پێ ڕۆیشتی و نەگەشتی بە مەزڵ ئەزانی یا هەمان شت دووبارە بکەیتەوە کە پێشتر نێگەیانی بە هەدەف. ئەزانی ئەمریکا ئیسرائیلێکە لە 2007 و 2006ەوە پێما بێ بە بەردەوامی شەڕکردن و کوشتار و ماوەێرانکردنی خەڵکی غەزەوە ڕۆژ لە دوای ڕۆژ بە هێزبوونی زیاتری حەماس. یعنی ئەوەی کە تۆ ئیسرائیل دروستێک کاتوانە لە غەزەیە زۆرکاوێکی دروست کردووە لە غەیری تیرۆریزم چی تیاگەشە بکە ینی تۆ بە تەمای مەسەلەن 2,200,000 خەڵکی خستۆتەوە مەساحەب شکۆلەیەوە نە ئاوی بەدەستخۆیەتی نە کارەبای بەدەستخۆیەتی نە ئەنتەرنێتی بەدەستخۆیەتی نە دەرمانی بەدەستخۆیەتی نە قود و ئەوانەی کە سوتەمەنی بەدەستخۆیەتی جێگایەکە محاصرە حەسار کراوە لە سا ئەگەر بەوانە حسابێکی کەچوون لە لای حەماس و لە لای جیهادوانە ئیشیان دەستەکەوە گەر نابێکارن تقریبا نزیکی لە 170 بۆ 80 بێکارە بێکاری بێ ئومێدی بێ ئایندەی تۆ لەم چوارچێوە بە تەمای چیت و ئەم خەڵکە ببن بە چی ئەنی ببن بەهین بە ڤۆڵتێر لەوێ هەرە بن بە تیرۆریستی ئیسلامی هەرەوە دروستە بێ هەر ئەو بینە هەڵەیەنێ هەموو کە زەمازانێ بڵێ شتێکی سویدی شتێکی زۆر جوانیسە شتێکی جوان جوولەکەیە ومێدەکەیە کە بەخمن خەریکە خەنەعەت بەواکەم ئەڵێ بە بڕای من آخر جانبی ئینسانی یعنی ئەو خەڵکانی کە لە جوولەکەن و نەکەوتونەتە ژێرداوی سایۆنیزم و نەزەریاتی ئەو ناسیۆنالیزمی کە جوباسیەکە
ئەڵێ بە بڕای من بڕوام بەو بزوتنەوە ئاشتی خوازی ناو ئیسرائیل هەیە کە بتوانێت کێشەکە چارەسەرکە تێگەی ئەژینا لە ناو عەرەبەکانە هەیە بەو شێوەیە نییە چکە تۆ قوربانی تو بەوەی زۆرترت لێ کوژرێ ئیمکانی حەقت بەهێزبوون زیاترەوە لەوەی لەو بەرەوە بجینە پێرە لە نیویۆرک بزاهارەیە بووە ئەقیژێنن کوڕ و کچە قیڕژنەوە نۆ ئین مای نیم ئەڵێ نا لە ناوی بەناوی منەوە بۆ خەڵکە کوژبن هەر لە بەرەوەی جوو ئەم کۆمنتەی توانانولی لێرە کاتی هەیە ئەڵێ لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندانەکانی دژی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە لە حەیفا و لە شارۆچکەی ئومەلئەفحامی فەڵەستین بەهێزێکی دڕندانە بڵاویان پێکرا پۆلیس تا ئێستا حەبە کەسی دەستگیر کردووە کە مناڵی خوارد تەمەنی یاساییان هەیە ئەم ڕووداوانە دوای ڕێنمایی کۆمیسیاری پۆلیسی ئیسرائیل هات بۆ ڕەتکردنەوەی هەموو مۆڵەتەکانی خۆپیشاندان بۆ پشتیوانی لەگەڵی فەلەستین لە غەزە ینی سەرڕای ئەوەی کەوا ئینیش دەرکراوە ئەم خۆپیشاندانانە لە ناو شاری حەیفایە بەڕێوە ئەچێت کە دیارە ئەگەر عارە زمانەکانیش کردبێتیان حەقی خۆیانە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە باسەکرێت دوێنێ ئەو خۆپیشاندانە گەورەی ناو شاری تەلەویب بوو کە داوای دەست بە جێڕاگرتنی شەڕەکەکە بڵێ بە بڕای من نازم پرسیارەکەەوە بۆ تۆ لەوەڵ هێنا لەسەر ئەوەی شەڕی تەروریستەکان لە کوێمە کوتمەمە شەڕ ئەمە تعبیرێکە کە لە ناو ئەدەبیاتی چەپایی هێنێ بەمای مەنسووری حکمت لە شەڕی ئەفغانستانایی هێنێ وەڵامی تر تۆ بەم هینە ئەزانین چۆنە ئەمە تێرویستە ئەمەش تێرویستە بەڵام لەباری پراکتیکەوە چی تایاتێ ئەزای پرسیارەکەی من چییە تۆ کە ئەڵێمە شەڕی تێروریستەکانە یەکەم لەم وەزعی غەزەیە من پێم وایە هێشتا لە یەکەم ڕۆژین لە 7 ئۆکتۆبرایت کە لە 7 ئۆکتۆبرایت بەردێکی بەسەری حەماسە بەردێک شوی بەسەری ئیسرائیلە و شعارەکەش تەبێ بڵێ بە شەڕەکە بوەستێ بەڵام بەردەوامە خوێنەڕژێ چیەکەی ملیۆنان خەڵگێتە سەر جادە هەر ناچتە دەرەوە ئەزانی جانبی پراکتیکی ئەم شعارەی زد ئەوەی کە ئەمە شەڕی تێرویستەکانە من ئەمەم بە خوێن و دڵی خۆم لە ئەوروپای بینیوە یەک کەس لە کۆمەلیستەکان ناچنە سەر جادە بۆی لەو مزاهرە گەورانەی کە زدی شەڕە پەیوەست بێ چکە پێی وایە شەڕی تێرویستەکانە ئەزانین بەسم چۆنە فەرق لە بینی ئایدۆلۆژیا و فەرق لە بینی ئەوەی کە ئەفکار هین تایاتێ پراکتیک تایاتێ مەسەن لە سوید قسەیەکی زۆر خۆشێ بە کوردی هینێکمان هەیە بە کوردی من متابعی مەسەلەی هینەکەم ئەوەی کە پێی ئەڵێن کەمەندامانەوەم شتانەکە لە کوردستان وا تەرجمەکردە خاوەن پێداویستی تایبەت بەو شێوازەی باسی لەیەکرێ کەیسەکە تەخاتە سەرمێزی وەزارەتی شوونی ئیجتیماعی خێر و سەدەقەم بەرێ تێگەی بەسم چۆنە تۆ کە ئاوا باسی پرسیاری هەندیکاپەکەی کە پرسیاری کە پێڵەن هەندیکاپ پۆلیسی کە باسی ماکەی کە خاوەن پێداویستی تایبەت پرسیارەکە خەیتە سەر مێزی وەزارەتی شوونی ئیجتیماعی کە باسی واکەی کە ئەمانە خەڵکانەکەن توانای کاریان هەیە بەڵامی بە کارەکانیان بۆ بگونجێنی پرسیارەکە خەیتە سەر وەزارەتی کار تێگەی بەسم چۆنە بەبەستۆیە ناوهێنانی شتەکان ناونانی شتەکان جۆرێک تیوریشی لە پشتەوەیە جۆرێک لە پراکتیکی هین تاتێ جۆرێک لە پراکتیک تاتێ بۆ کار تۆ ئەگەر پێ دوایە شەڕی تەروریستەکانی یەک کۆمەلزی ناچێت سەرجادە ئەمە من گەرانتی تێمێ تێگەی ناچتە سەرجادە یەکەم سا عوزرە دۆزیت تێکەڵ بە ژێر پەرچەمی فەڵەستین نابم یەک عوزرە دۆزیتەوە لەو لا والله ئەکبەر ئەڵێ من هەر بە ڕوان پێینی ئەی وایە ئەو خەڵکت ئەویش الله ئەکبەر بڕای هەیە کە شەڕەکە بۆسێ تۆش بە یاڵڵا یا عەلی بە شتێکی بڕاتێشە بەزوو مەسمەدای چۆنە ئەمە مشکلی شعاری مەسەلەن کە من لەگەڵ هەماوەیەکە ناکرێت و ئەم شعارە تعمیمی لە ئەوڵەوە تا ئاخر هەر ئەمە بێت و تر هیچ پاسیفی زەکماتێ بنەوەی کە دڵخۆشکەریش بوو ئەوەی کە دڵخۆشکە و لە قسەکانی ئەمجەدا کە عوسمانی حاجی معرفە ئەمجەد غەفور ناوە سیاسەکەیەتی بەڵێ عوسمانی حاجی بۆ ناو بەس بۆیە کاڵێ نا ئێمە لە ئێستاە نەوعی شترە ئەنجامە بەس بۆی ئەگەر ئاوا مامەڵەی پێ نەکرێ لەژێر پەرچەمی شەڕی تێروریستەکانە مێنیتەوە یەک پراکتیکن نایێتەوە کەویتە بە خەبازجێڕێکی فەیسبووکی تۆ زێژنێ لەوسەر نووسی تۆ جینا لەباری خەبازجێڕە فەیسبووکەکەش تۆ تاکو ئەم مەسەلەیە ئەم ناراتیڤەی کە تۆ باسیەکەی شەڕی تێروریستەکان بە بڕای من هەر مەسەلەکە پراکتیکی نییە مەسەلەکە لە ڕوانگەیکی تریشەوە بە جۆرێک هەر ئەو ناراتیڤە یاخود ئەو حکایەتی کە تۆ باسێکی وەک ئەوەی کە شەڕەکە دوێنێ دەستی پێکرد وەک ئەوەی شەڕەکە حەماس دەستی پێکرد بێ یعنی هەتا لە بەیاننامەکانە بەعزی چێوینی ئەڵێ حەماس ئەم شەڕی دەست پێ کرد ئەخرم
شەڕە 75 ساڵە دەستی پێکردو 75 ساڵە خەڵکی فەڵەستین ئەمەی بەسەرایەت چۆنی تۆ توانی حەماسکەی بە تاوانکاری تاوانێک کە لە زنجیرە ینی وەکۆی کە مەسەلەن ئەڕۆی لە پڕێکا لەسەر جادە دوو کە زەبینی بە یەکا کێشنەوەوانە ئەو لەحزەی کە تۆی تۆوانە زەعیفەکان زلێکی لە گینەکەیان ناوە قەڵەوەکان ناوە ئەڵێ نە خەتای زەعیفەکەیە خەتای قەڵەوەکە نەبوو خەتای زەعیفەکە بوو نازانی ئەساسەن لە بیدایەت ئایا کامە تادای لە کامیان کرد وەگە بڕۆیتەوە ڕێگ و ڕیشەکانی ببینەوەوانە بینیت کە ئەمەی کە ئەم زەعیفە زلەی لە قەڵەوەکەیەوە ئەساسەن حەقی خۆی بووەوە بە جۆرێکە لە بەرەنگارکردن و ڕوبەڕوەستانەوە باسی مەسەلەی غەزە و ئەو شەڕی کە حەماس کردی ئەبێت جیاوازی لە بینی دوو شتاتیا بکرێت دەشێکیان تیرۆریزمە کە حەماس ممارەسەتەکانی تیرۆریستیە یەشێکی تریان بەرەنگاریە کە ئەمە حەقە ئەمە مافە ڕەوایە جا تۆ ئێستا تەئیدی ناکەی لەبەرەوەی کە حەماسی لە پشتەوەی ئەمان بەحسێکی کەیە بەڵام ڕەوایەتی سندنەوە لە مافی خەڵکێکی داگیرکراوە بووی کەوا داگیرکار دەرکە لە عینەکەی خۆیان پێچەوانی هەموو مۆراڵێکە پێچەوانی هەموو قیمێکی ئینسانیە چکەمەیەکێکە لە بنەما ئەساسیەکان وە کەسێکە دێ لەسەر ئیسرائیل قساکە بێ قسە لەسەر دام و دەستگایەک و دەوڵەتێک کە تا ئێستا چەندین بڕیاری ئەنجومەنی ئاسایشی ڕەت کردوێتەوە عێراق بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش 13 ساڵی اقتصادی لەسەر بوو لەبەرەوەی چووە ناو کوێتەوە و بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشی جێبەجێ نەکرد 33 وڵات کۆبوونەوە لەسەری ئەوانە وێرانیان کرد خاچیان بە تورەکە بێژا جێڕایانەوە بۆ پێش عەسری سەناعەت لەبەرەوەی بڕیارنامەی یاخود بڕیار و قەرار و قانونی مەجلیسی ئەمنی پێشێر کرد بوو ئیسرائیل بەم ڕۆژگاران کاراکات وانە کەس لی ناپرسێ ئیسرائیل کیانێکە لەسەر ئەساسی حەزفکردن و لە بینبردنی میلەتێک دامەزراوە ئەمان ئەم واقعەتانە نابێ ببینێەوە ئەمە حەق ئەدا بە بەرەنگاری و تۆ ناتوانین لە دژی بەرەنگاری بێ و ناتوانین لە بەرامبەر بەرەنگاری ئەمە دەربڕی پرسیارە من حەزەکەم لێرەوە بێنمەوە چی واکە کە ئێمە خەڵکی کورد کامان مەسیرمان هەیە هەر هەمان ژێردەستەی و ئەوەی کە کوردستان 4 پارچێ و دابەشکراوە و بەسەر ئەمانێت چی واکە کە ئێمە وەکو قوربانیەک تعاتفمان بەرامبەر بە کەیسی فەڵەستین لە ئێستاە کەمە تێگەی دیدی زاڵەوەی کە تۆڵی لە ئەنگری ئیسرائیلە ئاخرە زای مەسم چۆنە چی واکە ئەمازانی من ئەمباتە سەر چی ئەماتە سەرەوە کەسە سێریی شارعی ئەوەی کە پێڵە شارعی سیاسی کوردستانەکەی یەکێتی و پارتی بەڕێی من زۆر بێدەنگ لێ دانیشتون و هیچ شتێ ناڵێن ڕۆحیشیان چووە چکە خۆیان وەزیان زۆر شڕە ڕۆحچوونێک شەوەیە کە تۆ کاتێک مووقفی سیاسیەکانت لە بەرامبەر لەگەڵ شەڕی لەگەڵ براوەکانە یان مەسەن لەگەڵ ئەمریکای و تۆمانە ناتوانە قسەیشی ترکات و تەنانەت شەرنۆکانەش ناتوانە ئیدانەیەکی هینکە کە مثل لە سویدا سێرکە ئینسان لە سویدا دەوڵەت هەمی لە پاڵ ئیسرائیلە بەعالەنی وتوانە وایە لای ئێمە لە پاڵ ئیسرائیلیاوی تیژ ناڵێت خەزانی ڕەنگە بێدەنگێکە لە خوارەوە ئیسلامەکان ئەیڵێن بەڵام ها ئەوەی کە ئەیڵێن ئەوانیش دەی تۆ نمونێکی جوانتدایە کە لە بەرامبەر کوشتنی خەڵکی کوردە لە تورکیا لە بەرام دەسەڵاتی سەخیفی و کوردوغانە قسە ناکەن بەڵام بۆ ئیسرائیل قساکەن بەڵام ئەمەش ئەوەی کە من تۆز ناخۆشی شتەکەوەیە کە لە کوردستانە لەگەڵ ئەو هاودەردی و هاو چارە نووسی کە دەسەڵاتێکی سەرکردگەری وەکو تورکیا وەکو ئێران وەکو عێراقیەتی بەسەر و کە لە ئێمەیە ینی لەباری عملیۆنی زکایەتێکی زۆرتر هەیە من دیقەت بە لە نێت ئەو ئاکتیڤیستە سیاسیانەی کە لە پەرلەمانی ئیرلندان ها نەک حسابی چەپی بۆ تەطەڕیفیشان هەر حسابی عادیان کە لە ناو پەرلەمانی ئیرلندایان پڕاوکە بەجارێک بە جۆرە کارەکە نیسان سەریە سۆڕمێ یعنی حیا ئەوروپایە گرتویان بردووە سەبەبەکە شەگەڕێتەوە بۆچی سەبەکەی گەڕێتەوە کە کۆنفلیکتێکە لە ئیرلندای شیمالیا بووە پیشانیان هەیە کە هاوچارە نووسێکی ئێمە لەگەڵ ئێوەیان زیکایەتیە خۆ ئیرلندیش تا دوێنە تەقەیە کرد ینی تۆ ئیرلندیش بە منەزەمەی چێرهاوی لە قەڵەمەدرا چکەنەوەی لە خەڵاتی چەکاری دەست پێ کردو لە ئەوروپایەوە نییە لە کاتێکە لای ئێمە موقفەکان تۆزە ناخۆشتانانەت تا ئاسی جنێ و تەشیری زۆری شەڕوای ئینسان ئەگەر بتەوێت دیفاع لە یەکێکەکەی من یەکێ لەو کۆمنتان دووسە کۆمنت هاتووە لەسەر وتارانەی نووسیمای وەکوایە بەوەی کە من و تۆ ئاوە باسیەوەکەین کە مێژوەکە لە 7 ئۆکتۆبر دەستی پێ نەکردەوە ئازانێک کە من و تۆ چاوپۆشیەکەین لە کەیسی هین لە کەیسی فەڵەستین یەک شت هەیە ڕاست دەوێت مناڵێکی فەڵەستینی ئازاد نەبێ مناڵێکی ئیسرائیلیش ئازاد نییە
نعم بس چاپۆشیەکەین لە تاوانەکەی غەزە ئەوەی کە لە غەزە چاپۆشیەکەین ینی ئەزای مەسمچە بەڵام یەک شتێ حقیقەت ئەم عادلێ زۆر سادەیە ینی حالیان لە بەرامبەر ئەو شەڕەیە ئەو هەموو مجەماعاتانی کە وەختی خۆی ئیسرائیل دروستی کردو لە دۆی بێ غەزە هەمووی چۆڵکراوە لە بەرچی تۆ ئەگەر وەکو هاوڵاتیەک ئەم بەری غەزەت پێ دوژمن نەبێت توانی بە ئارامی لەوێ بژیت ینی تۆ لەم ئۆکوپیشنە لەم داگیرکاریە کە هەیە لە فەڵەستینە تۆ ئازادی خۆت لەدەستاوە ئەمە منطقێکی زۆر سادە ئینسان بۆ هین بۆ ئەوەی کە بزانێ ئازادی تۆ بەسراوە بۆەوە تۆ ناکرێ هەمیشە تاکە ئیسرائیل تۆ هاوڵاتەکان تەبێ لە ترس و لەهی نابژین بۆ نییە من پێم خۆشە بچینە سەر مەحوەرێکی تر بکرد سەبارەت بەم مۆزوعەکە تۆ لە بوتارەکانتە ئاماژەت پێ نەیە بەس من لە هەنێک بوتاری هەنێک لە بەناو ڕووناکبیران و نووسرا نبینیم کە باسیەوەکەن کە ئەم شەڕە بۆ بە شەڕێکی دینی شەڕێکی ئاینی گوایە ئەمە شەڕی بیر و بۆ چوونە ئاینەکانە لەگەڵ یەکاوە بڵین ئیفرازاتی ئەم جۆرە ئینتیماعەتانەیەوە لە ناسیۆنالیزمەوە بۆ بە ئاینداری و ئەم شەڕە ئاوا درێژەیە بێت تاکو ئاینەکان درێژیانە بێت ڕاستچێ لەسەرەوە پێم وایە تحلیلێکی زۆر سادەیە زۆر سادەیە هیچ کەسێک پەیوانیە کۆنفلیکتێکە لە فەڕەنس لە ئیسرائیلە لە نێژیانی ڕواڵەتیە یعنی هیچ تعمقیتیانە تعمقیتیانە یەکشتی زۆر خۆشی بۆ بژێڕەوە من کەوتم بەسەر مەجموعەیە قسەی ڕابینە متدەینەکانی جوولەکەیە کە تەفسیرێکی زۆر غەریبە ینی من کە بینیم بەلامەوە زۆر خۆش بوو ئەوەی کە ڕاهیبیان پێڵێن ئەڵێ چی ئەڵێ خوا کە خەڵکی ئیسرائیل کە شعبی ئیسرائیل جوولەکە تەفروتوناکە کە تەفروتوناکە ئێمە لەبەر گوناحەکانمان تەفروتونا بووین و عقابی ئێمەیە کە لە بڵاو لە دیاسپۆرا بن ئەمە عقابێکی خوایە کە ئێمە پەرتوبڵاو بین من وەک کەسێکی مەذهبی جوو ئەم عقابم قبوڵە هەنی من مشکلە منێ لە جنوبی ئەفریقا بم لە ئەمریکا بم لە شوێنێکی تر بم من وەک کەسێکی جوو ئەمە عقابێکی خوایە و ئەگەر بێت و دەوڵەت دروستکەم من ئەم پەیمانەی کە لەگەڵ خوام عقوبەی کەیاومەتی ئەم پەیماناشکێنم تێگەی بەسم چۆنە ئەمە تەسەورێکی بەشێ لە مەذهبیانی ناو جووە بەڵام ئەوەی کە کێشەکە سێرکە تۆ دیقەت بە کێشەکە لە دەست سۆسیال دیموکراتی و ئەو نوع لە چەپێکە لە ئیسرائیل هەبوو دەریێت و یێتە دەستی ڕاست ڕاستیش چێ لە تۆ سێرکە ئێستا کاڵەن ترەمپ ڕاستە ڕاستی مەسیحی لە پشتێوێتی خۆ تۆ ناتوانێت بڵێ ڕاستی مەسیحی مەذهبیە مەذهبی نیە بۆ مەوە بەڵام هێزێکە لە ڕاستی ئەمریکایە خۆی بینێتەوە ئەوەی کە لە فەڵەستینە فەتەح شکستێنا و گەندەڵە لەوێ کەوتووە حەماسێتە پێشەوە بەڵام حەماس کۆنفلیکتەکەی نەکردو بەهین تۆ دەجۆ لە هەنیەگری قسە لەسەر ئیسلامی بوونی ئێمە و جوولەکەبوونی ئەوە ناکە قسە لەسەر احتلالەکە قسە لەسەر تاجیکاریەکە یعنی ئەمە تحلیلێکی زۆر سادەیە پێ دوابێ کۆنفلیکتێکی ئێستا لە ئیسرائیل ئەگەر بچینەکان خوێنی تۆ میساقی حەماس خوێنی تۆ میساقی حەماس شتێکی تریتیایە و جێگایەکە ئایدۆلۆژیەکانی تایە باسی بەحەفکردنەوەی هەموو هی نەکات بەڵام خیتابێ دیسکۆرسێکە جەماوەری پێگرێت و خەڵکی پێکۆگاتەوەوانە ئەوە حقیقەتە ئەو دیسکۆرسە و ئەو خیتابەکە یا خیتابی وڵاتێکی داگیرکراوە میلەتێکی ژێر پێخراوە ئەمەیە خیتابەکەی ئەمە ئەوەیە کە خەڵکی پێکۆکاتەوە گەرنا دابنیشە میساقەکەی ئەلان کاتەوەوانە خەڵکڕەوانەیە زۆر گوێ پێ نەیە ئەجینا وەکو پێم وتی هێزە دینیەکان سەردەمداری ئەم خەباتی ناوەنی لەم بەرەوە لەو بەرەوە ڕاستی ئیسرائیلی مەذهبیەکانی لە پشتەوەیەکە لەم بەرەوە حەماسی لە پشتەوەی بەڵام یەک شتیشەیە حقیقەتێکیش بڵێن هین ئەوەی کە ئیسرائیل ئەبێ ئیوتپلۆنە ینی نەمێنێ بەشی متەطەریفەکانی ناو هین فەڵەستین لەگەڵەوەیانە جینەم ڕە حقیقەتێکە ئیسرائیل حقیقەتێکە مەگەر شێخ یاسینی چۆرکەی و ئەگەر حەماس ئەگەر ڕابین ئەیوت من ئاواتە خوازم بەیانان خەبەرم بێتەوە غەزە لە دەریای نەقم بوو بێ شێخ یاسینیش پێی وا بوو کە ئیسرائیل لەبێ مەحو بێتەوە ئێرانیش ئەم خوتابەی هەیە بەڵام واقعەتێکەوەیە کە ئەمڕۆ حەماس لە قەتەر دوو لە ئەمریکەکانی بەراوە کاکە تۆ کە بەریەیە ینی مامەڵەی لەگەڵەکەی کە مامەڵەی لەگەڵەکەی ینی من لە توپەتە ناکەم تێگەی ناساسان ئەو شتەش سەیرە ئەعلانێکی حەماس کراوە کە من دوو مەدەنیم هەیە لەبەر ئەسبابی ئینسانی ئازادیانەکەم
ئیسرائیل ڕەتی کردوتەوە وەریان بگرێت ئەمە تا ئێستا ئیسرائیلیش لەسەر ئەم قسەیە هیچ تعلیقێکی نەیە وەڵام ئەمە لە میدیا بڵاو کراوەتەوە حەماس دەڵێ دوو مەدەنی ئیسرائیلی ئەمانەوێ ئازادیان کەین بیانینەوە بە ئیسرائیل وەریان ناگرێت وەروە تەبریری ئەوەشی کردووە ئەو مەدەنیانی کە ئێمە لە بندەسمانان و ئەوانە تەڵان ئێمە نەمان هێناون خەڵکی مەدەنی لەگەڵ ئێمە یاچوونەتە ئەو دیۆ هێناویانن زانین وەکووەکە لەگەڵ عوسمانی شاباسم کرد هاوڕێ عوسمان کەوتە مەختی خۆی کە یەکێتی پارتی پەلامانیانەدا ئاچوونە کەرکووکەوە ئەوانە بە دوایانە خەڵک بە سیارەوە ئەڕۆژ بۆ شتێنان ئەوە ئەم دۆخەی کە لە حەماسیشا ڕووی داوە هەر عینان شتە ئەم خەڵکە کە چوونەتە ئەو دیۆ بۆ ئیسرائیلی هێنان بەڕاستی هینەکانیان نهێناون ئیسرائیلەکانیان هێناوە مەدەنیەکانیان هێناوە گرتویانن و پێیان وایە بەما ئەتوانن مەسەلەن ئاڵوگۆڕێ بکەن بەشی لەوانەیە خەڵکیان گیراوە لەناو زیندانەکانی ئیسرائیلان خەڵکی مەدەنیان هێناوە پێیان وایە ئەنگۆڕنەوە من ئەعلانێکم بینی تۆزێکی ژین بوو دیار بوو هەر بۆ کۆمیدیا دروست کرا بوو گوایە حەماس ئەعلانی کردو دوێتی خەڵکی مەدەنی هەر کەسێک ئیسرائیلیشی لەلایە بابێنە تەسلیمی بکە ئاوا دابێ بەڕێوە ینی تقریبا بەش بوون لە ناوینەکانەوە بە واقعیش بەهینی و تۆ بە نیویۆرک تایمز نوێنەری حەماس دوێتی لە ناو گەڕەکەکانان و لە ناو ماڵەکانان نایان دۆزینەوە نازانین لە شوێن سێرکە ئەم شەڕە بەوەی ئەوە نابەرابەرە دەوڵەتێک بەو هەموو چەک و جبەخانە و تەقەمەنی و تیارە و تۆپەوە خەڵکی فەڵەستینی زۆر عادی بەم حەقیقەتە گەشتووە یەک ئیسرائیلی مقابلی 1000 عەرەبە تێگەی ئەمە واقعەتێکی زۆر تاڵە ئەجینە زۆر بێپەردان و بێ شەرمانە قسەکەی ئیسرائیل بۆی مهمەکە ڕاهینەکان بەربن 100 کەس گیراوە تێگەی بەڵام عەدەدی کوژراوی فەڵەستین نەزانین چنەکە ئەم معادلەیە هەم ئیسرائیلی زانێ هەمیش خەڵکی فەڵەستین و هەمێزەکانی هینیش فەڵەستینی جێزان هەر بۆیش یەکسەر بە 1000 گۆڕنەوە ئەمە ئەگەر بێت و ڕۆژێک بێتە سەر مێزی مفاوەزات و حەل و فەسلی ئەم کێشەیەکان یەک بەیەکی زیندانی کراوەکانی فەڵەستینی تا بەرە بێت نهرەوە خوا وتیشانەوەیان ئین کردەوە بەرحاڵ جەرعاشاڵیتیان گرتە بوو کە جوندێکی ئیسرائیلی بوو پێما بێ سەدان زیندانی حەماسیان لە سیزنەکانە بەر ئەوە هیچ دواتریە هاتن گرتیانەوە بەشێکیان کوشتن بەڵام بەرحاڵ لەو کاتەیە کە ئاڵگۆڕەکەیان پێکردووانە ئەویان توانی ئەنجام بن توانانوری سەرنجێکی داوە ئەڵێ ڕاستە حەماس لە غەزە دەسەڵاتی هەیە بەڵام ئیمارەتی ئیسلامی دروست نەکردووە منیش لەگەڵەوەیان گوڵم من نمونەی مقارنەکەی هەڵهێنم هێنایەوە ئەو کوڕی پارتی چیناوە بدایەتی ڕێکەم ڕۆژی ڕاهینەکە ڕووداوەکان ئەیشوبهێنێ سەر و قادر ئەیشوبهێنێ کە ئەوەی کە لە غەزا گوزەرەیە وەکو گرتنی جوندل ئیسلام وایە بۆ منتقەکانی بیارۆتەوێڵە اینجا ئەوەی کە هەیە منیش وتم جوندل ئیسلام لەسەر ئەساسی ستەمی خەڵکی کورد دروست دەبوو بوو گروپێکی داعشی بوو هاو دروست بوو کە ئەڵاو بەردانێت و داعشێکی بچکۆل لەو بیارۆتەوێڵی دانێ بەڵام حەماس لەناو بزوتنەوەیکی میلیەوە هاتووە ناو مقاومەتێکی خەڵکەوە هاتوو پەرچەمێکی دینیە هێجینە وبانتخاباتی شاتوها بعض اشتين إنسان نكمل نوع دفاع عن حماس يعني انتخابات 2007 برديوه فتح تسليمنا وقت انتخابات هي تشتيو بارتي وابو فتح تسليمنا غزي بدا السويه بجورك بمؤامره وبانقلاب في الضفه الغربيه شان دز درينا اجناو رئيس وزراء بوان بو يعني اوان رئيس حكومتك ابو يس اويك برساري اخيره كتبوا من بيمانيا الشر هنا شر دينا كان بلا متر سیمبۆلە دینیەکان جێگایەکی تایبەتی لە سیاسەتە داگیرەکەن یعنی تۆ ڕاوەشانی تونگ دەرگای قوتس ڕەتفعلێکی تونگی لێکەوێتەوە و تۆش بڕۆ میسکە بە دیواری حایتەلمە بکایە ڕەتفعلێکی تری لێکەوێتەوە بەڵام بە بڕوای من ڕاستە دەبێ بە بڕوای من کەسێک چوو بێتە قوتسەوە تێکەڵبوونی جوولەکە و مەسیحی و موسڵمان لەو ناوەڕاستە سنتەرەیە کە کلیسەی مەسیحی لێیە و چی لێیە خەڵک احترامیەگرێ ئەوە سیاسەتەوەی کردو خەڵک بە احترامی بە مقدساتێن بەرەوە بەرکە دقیقەنەوە سیاسەتەوە ئەو ڕەپزکردنی ئیسرائیل بۆ حەلکردنی ئەم مشکلەیەکە ئەم کێشەی گەیانەوە بەمەی کە بوو بە کێشەی دین ئەوەی کە هەیە لە کاتی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە حقیقەتێکەیە ئەوەیە کە ئەم دینە وەکو وەسیلەیەک بۆ کۆکردنەوەی ئەم خەڵکە بەکارهێنرا بۆی کەوابێن بۆ ئیسرائیل بەڵام دواتر هەر ئەوەی کێشەی کە لەگەڵ ڕابایەکانە بۆیان دروست بوو لەگەڵ
بڵێن دام و دەستگای دینی جوولەکەی بۆیان دروست بوو هەرتەزە لەرەو کاتەکە لە سەرەتاوە بوو بە جۆرێک هەوڵیدا کە ئەم شێوازە لە دروستکردنی ئیسرائیل و جوڵانەوەی زایونستی لە دینی جوولەکە بکاتەوە یعنی بەڕاستی پێناسەکردنی ئیسرائیل بۆ خۆی لە خۆیان متەناقیزە لەسەر ئەساسی دیانەتی جوولەکە دروست بووە بەڵام لە هەمان کاتە دەسەڵاتێکی علمانیە هەر بۆیە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دوژمنکاری لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلەوە ئەو دوژمنکاریەی کە تۆ لە ئاوشویستەکانی هینەوە هێنات ئەڵمانیاوە هێنات هەتا ئێستا ئاوا بەردەوامە بە جۆرە لە جۆرەکان بۆتە بەشێک لە ناسنامەی ئیسرائیل بەبێ ئەم دوژمنکاری لەگەڵ دەوروبەری خۆیان قابلی ژیان نییە و ناتوانێت ئیدامە بە ژیانی بداتوانە هەر بۆیە دەستیشی ئەلەرزێ لە بەرامبەر ئاشتیکردنا دەستی ئەلەرزێ لە بەرامبەر بەرەڵاکردنی ئەو شوێنە ئەژینا بە نفوزێکەوە کە تۆ هەتە ئیسرائیل بەم هەموو چەکە ئەتۆمیەوە کە هەتە لە ناوچەکەی و کەسی تر نیەتی جگەل لە تورکیاکە لەگەڵ ناتۆیە بەڵام ئەوانی تر ئەسڵەن چەکی ئەتۆمیان لە بەردەستانیە تەواوی وڵاتەکانی منتیقەکە بەم پێشکەوتن تەکنۆلۆژیایەوە کە هەتا بەم وەزعەت ناوەڕاست و چەقەی کە لە ناو ناوچەکەیە هەتا چی وا ئەکا کە تۆ نەتوانی هەیمنەیەشی اقتصادی و سیاسیش لە ناوچەکەیە دروستکە ئەگەر بێت و ئاشتی لەگەڵ دەوروبەر تا بکەیت بەڵام ناتوانێت ئاشتی بکە لەبەرەوەی ئەساسا ناسنامەی دەوڵەتی ئیسرائیل لەسەر ئەساسی بەرامبەرچی و شەڕدامەزراوە بە بڕای من ئەمەیە ئەو تەناقوزەی کە دەوڵەتی ئیسرائیل تێکەوتووە ئەوانەوە بۆیە زۆر کەسیش پێیان وایە کە حەلی دوو دەوڵەت حەلێکی منطقی نیە بەنسبەت ئیسرائیلەوە تا ئێستا ئۆڵتەرنەتیڤە هەیە جلێ خۆ من بیری شەکەمەوەی کە تۆ پرسیارەت کرد ئایا ئەکرێ لە ئیسرائیلە یەک سوڵتە هەبێ و کوردین عەرەب و جوولە کۆمانە حاکمێتیشانە بێ هەستەکەی زۆر پینە ینی وەکو دیموکراتیانی کە لە غەربا هەیە ئایا ئێمە ئەم تەجروبێ لە عێراق ئەکرێ ئێمە سێرکە آخر زەمانەکە ناگونجێ شەماڵجیان نەزانی بۆچی چکێمە لە دوای نەوەدەوە لە دوای کەوتنی حقایەتە گەورەکانەوە ئەگەڕێتەوە بۆ حقایەتە بچووکەکان ینی سێرکە ئەم نمونەیە زۆر سەیرە تۆ لە عێراقا ئەو توانی حکومەت تێدانێک کە ئینسان لە عێراقا هاوڵاتی بێ تێگەی هاوڵاتی وایە ئەو کاتە یەکێتی پارتی و نفوزیان نابوو حکومەتێک لە عێراقا وە احترامی بۆ من لە سلێمانی و بە هەمان شێوە بگرتایە بۆ کەسێکە لە بەسڕەیە نەهاوێی قەومی بوونی کورد بوون و شیعبوون و سنی بوون خوێنرایەتەوە حکومەتێکت بۆ دروستە بوو کە ئینسان تیا هاوڵاتیە وەنیە بەس ئەمەیان نەکرد هاتن حکومەتی عشیرە و قەبیلە و تیلە و تیلۆمەلیان دروست کرد ئەوەتانێ بەو دروستکردنی حکومەتی قیلە و قەبیلەیە یەکێتی پارتی بوون بە کەڵەگا بە سەرمانەوە 30 ساڵیشە بازیەوە خوێن تێگەی لە ئێستاە پاشەوە خوێن ڕۆژەیە کە لە غەزەومانە ڕوویاوە لە ئیسرائیلە ڕوویان پێم وایە ئەڵتەرنەتیڤێکی زۆر دوورەکە حکومەتێک کە هاوڵاتی بناغەبێ بەوەی خوێنێکی زۆر ڕژاوە ئینسان قبولی کاکە نا خێل ستەندی هەیە یانەوەی حڕێتی جیابوون و مافی جیابوونەوە و دانیشتن لەویا و بێشەڕ ئەڵتەرنەتیڤێک کە تا ئێستا مەترەحە و بەڵامی تەرخۆ بێئەدەبیەکە ئیسرائیلیشەوەی ئەو لە تەپسکۆلەیە کە پێڵەن کەرتی غەزا چەندێک ئیدارەیەکی فەتحی لەسەرە ڕۆژانە لەتە مەقەستێکی قۆڕیە لێرەوە مەجموعەیە مستەوتەنا دروستەکە و لا مەجموعەی مستەوتەنا دروستەکە ئەگەر تەماشای و خەریتەیەکی بەهین بە سەتەلای هەستەکەی غەزن نییە مەتەقی زەفەی غەربی ینی کەرتی خوراوە کەرتی خۆراها لە 92 بۆم ڕۆکو وەکو 94 نییە نا ئەسڵەن لە ماڵی خۆتانە بۆ ماڵی دراوسەکەتانە بێ بە بڕێ بە سەیتەرەی هیرا بە سەیتەرەی ئیسرائیلە تێپەڕی تاکو بگەیتە ئەو ماڵانە یادەیە کە مەسەن 5 کیلۆمتر لێتەوە دوورە ئەوانە تقریبا نی سعاتی پێچێت تا بە سەیتەرەکانە تێپەڕیتەوە ناگەیتە ئەوێ بە شێوەیە وەکو بێژنگی لێکراوە سەد چوونەتە ناوێەوە تێکێنەوە هەڵیان وەشانوە ئەو ئینتیگرێتێتی کە لە سەرزەویەکە هەیە ئەوەشیان تێکاوە بەرحاڵ کێشەیشان دروست کردو و مەلغەمەیشان دروست کردو کە گرفتێکە بۆ تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست کاریگەری سیاسی نالەباری داناوە کاریگەری فەرهەنگی نالەباری داناوە کاریگەری ئابووری نالەباری داناوە و سەرنجام لە دۆخێکی لەم بابەتەیە جگە لە حەلکردنی ئەمە بە ئاسانترین ڕێگا کە ئێستاوی لە بەردەستای حەلی دوو دەوڵەتە جگە لەوە ڕێگایشی تر نییە منیش پێم وایە کە حەلی دوو دەوڵەت ناتوانێت ئەو حەلەستا سەریە بێ بەڵام ئەتوانێت هەنگاوێک بێ بە ئاراستی ئەوەی کە هەر ئەمڕۆ چی ئیمکانی هەیە ئەنجام بدرێت بەکرد بەرنامەکەمان تقریبا گەیشتە 2 ساعت بەم مداخلەی تۆ زۆر سپاس دەکەم من نازانم باسێک هەیە بیرمان چوو بێتەوە ئەوانە قسەمان لەسەر نەکردبێ بە من بەڕێی من
قسەی زۆرمان کرد تۆزە پەرش و بڵاو هێر لێ بەڵامی تر من سپاس بۆی کە توانیم ئەم ڕۆژ لەگەڵتان بم نەوەی کە بەرامەوە گرنگ بوو ئەوە نییە ئێمە بێدەنگ نەبین لە ئاستی ئەو فەرهەنگە زاڵەیە کە لە ناو سوۆسیال میدیای خود لە ناو میدیای کوردیا هەیە و ئەو جۆرە تەبلیغاتانی کە لە بەرامبەر خەڵکی فەڵەستین و مافی خەڵکی فەڵەستین نەکرێەوە ئەوانە چونکە بەڕاستی ئەمانە بەشێکن لە مەسائلی مەبدەیی و بەشێکن لە مەسائلی قیەمی داکۆچیکردن لە مافی خەڵکانێکی داگیرکرا و یاخود ژێر پێخراو و ستەم لێکراو مەبدەیەکە لە هەر جێگەیەکە هەبێ بێ بیکەینەوەوانە بەڕەخمی ئەوەی کە چ هەڵوێستیەوە چ کاردانەوەیەکێ بێ لە ناوی خەڵک ئێمە بێمانە بکەین و من زۆرتر مەبەستم لە بەردامانە ئەوەیە بەرحاڵ دەستە خۆش بێ و سپاس دەکەم زۆر سپاس هەر بژیت شەوشاد شەوشاد بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم شەومانە بەرنامەی دووەم بوو لە زنجیرە بەرنامەکانی کۆمونیستەکان سەبارەت بە ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین ئەڵێن چی لە بەرنامەکانی ترا هەوڵە دەین درێژە بەم بەرنمەیە بدەین و هەڵسوڕاوانی تر یاخود کەسانی تر لە تێڕوانین و لە گروپە کۆمونیستەکانی تر بدوێنین تا بەرنمەیەکی تر و یەکتر بینینێکی تر بە شادی و کامەرانی تەنەسکەری هەر بژین.